بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلەمات بووەت خازین جارێک دن هاتین ئەف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامێ بە کوردی ئەنفاڵ و نهێلانا فرەهیە ئەدگەل دامەزراندنا دەولەتە عێراقێ و لکاندنا کوردستانێ ئەپ وێ دەولەتێڤە حکوومەتên عێراقێ ئێک ئلدیف ئێکێ ئەپچاوێکێ کەمینەکە مەترسیدار بەرێ خودان ji bo gelê Kurd hebû. Lewra edbiyavê lawazkirin û kontrolkirina gelê Kurd rabûyne eb encamdana qerkirina gelê Kurd eb navê Enfalê. Hemû şêwazên ne asayî û ne yasayî û ne mirovî eb kar înan hem ber gelê Kurd. Lewra em jî ed nava xeleka ev care bernamê bi Kurdî dê tîşkêxîne ser evê mijarê eb dîwekî dîw û şêwazekî tir dihêyine ser vê mijarê û شلووەکێ لێتگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بی مامۆستا ڕزدار مامۆستا وەکەمە بەحەس کردی ئەم یەت یادێکی دادژین یادەکە پڕ نەخۆش و یادە کارەسەتەکە مەزن کە بسەرێ گەلێ کورد هاتیە ئەو ژی ئەب ناوێ ئەنفالێ و ئێکش پەیامێت ئەنفالێ ئەو بوو کە نەهێلانا فرەیێ بیتن ناوە وڵاتێکی کە دبێژنە عێراق لەوڕە مەدوێتن بزانین حزبە بەعس بوچی ئەنفال ئەبسەری کووردا ئینان مەرەم و مەبەستێن وان چ بوون بە ناوی خوای بەخشندە و میهرەبان لە ڕاستیدا مەسئلەی یادکردنەوەی چۆن دەڵێ کارەساتی و قڕکردنی کورد یاخود ئەنفال مەسئلەیەکی زۆر گرنگە کە دەبێت بە هەر شێوازێک بێ لە یادەوەری هەموو تاکێکی کووردا هەر بە زیندوێتی بمێنێتەوە و هەموو ساڵێکیش بە شێوازی باشتر و چاکتر ئەو یادەوەریە ئەو یادە ئەو کارەساتە لی بڕوانین و لێ تێبگەین چونکە هەمیشە پرسیاری ئەوە دێ ئایا ئەم پرۆسەی سەربازیەی ئەنفالە پرۆسەیەک بوو کەوتە پشتمانەوە و ڕۆی یان هێشتا لە پێشمانەوەیە و لەوانەشە ڕووباتەوە وەڵامی ئەم پرسیارە لەوێەوە سەرچاوە ئەگرێ ئەوانەی کە ئەنفالمان بەسەردا دەهێنن هێشتا ماون لە هەمان کاتیشدا فکریان و هزریان و بیریان نەگۆڕاوە کەواتە دەبێ هەمیشە ئێمە ئامادەکاریبان هەبێ بترسین لەو کەسانەی کە خاوەنی ئەو جۆرە بیر و بۆچوونەن کە دەیانەوێ فرەیی وەکو باست کرد بسڕنەوە چونکە بەڕاستی ئەنفال پێش ئەوەی تاوانێکیش بێ بە حەقی یا دەرحەق بە گەلی کورد تا بە مرۆڤایەتی تاوانێکە بەرامبەر بە خودا بەڵام ڕووی سایکۆلۆژی و نەفسیڤە چەند کارتێکردنەکە نێگەتیڤ دێر سەرمە هەبیتن ئەم زڤڕی نەف ڕۆژانی نەخۆش ڕۆژانی ناخۆشی شتێکە لەو بابەتانەی کە پێویستە هاندەرمان بێ بۆ ئەوەی کەوا ئێمە ژیانمان هەمیشە بەرەو باشتر بچێ لەبەرەوە لە ئەنفال تێناگەین تا لە دووشت تێنەگەین یەکەم لە خودی قورئان چونکە سوورەتێکی تێدایە بە ناوی ئەنفال ئەو کاتێک کە ئەنفال لە مانگی شوباتی 1970 دەست پێ دەکا ئەو پرۆسەیە لە مانجی ئەیلولی 1970 کۆتایی پێدێ لە بادینان ئەم پرۆسە درێژی چەند مانگیە ناوی ئەنفالە تۆ بڕوانە ئەو کات 1970 ڕەنگە تەمەنی تۆ 5 ساڵ بوو بێ وایە کەواتە نەوەی ئێوە نەیدیوە ئێمە لە ناوی ژیاوین دەزانین چ کارەساتێکە و چەند زەحمەتە بۆیە دەبێ هەمیشە ئەم نەوەیەش بزانێ ئەو کارەساتە چۆن بووە تۆ تەماشاکەی سوورەتێک لە قورئان ناوی ئەنفالە کاتی کە بەعەز دێ ئەم ناوە بەکاردێنێ ئیدی تۆ وا تێدەگەی لە هزری تۆدا دەبێ ئەم قورئانە و ئەم سوورەتە باسی ئەوە بکاکە پەلاماری خەڵک بدەی ماڵی خەڵک وێرانکەی شتومەکیان ببەی ژنیان بە پیاویان بە بکوژی ژنانیان بە سەبایا بەریت و کانیەکانیان پڕ بکەیتەوە و ماڵەکانیان بڕوخێنی و مزگەوتەکانیان بڕوخێنی چونکە پرۆسەکە ئەمەیە بەس ناوەکەش ناوی ئەو سوورەتێ تۆ تەماشا بکە ئەبێ ئەمە ڕۆژێکی تر یعنی کاتێکی تریش هەر لە سەری بڕۆین و زیاتری باسکەین لە نێوان ئەنفال و سوورەت دوای ئەنفال سوورەتی چی دێ تەوبە لە نێوان ئەنفال و تەوبەدا بسمیلا نییە لە نێوان سوورەتی ئەنفال و سوورەتی تەوبەی دوای خۆی تەنیا شوێنێک مەبەست دۆرە چەندە مەبەست ئەوەیە کە ئەم دوو سوورەتە یەکشتن ئەوڵی ئەنفال باسی شەڕی بەدرە کە پێغەمبەر تێیدا بەشدار بووە ئەوەش کە ناوی تەوبەیە ئەمەیان لە دووی کۆچیە ئەویتریان لە نۆی کۆچیە باسی تەبووکە و لە سوورەتی تەوبە یعنی لە نێوان 7 ساڵ تەمەن یەکەم جەنگێک و کۆتا جەنگێک کە پێغەمبەر تێیدا بوو بێ درودی خوای لەسەر لە ماوەی 7 ساڵە لە دوو سوورەتە باسی هاتووە و هەردووکی بەبێ بسمیلا دراوەتە پاڵی یەک
بەڵام مامۆستا ئەگەر ئەنفال بوو جەنگ بیتن چت گەل کوردە هات بیتەکردن یان گەل نەتەوەکی دی هات بیتەکردن هەر شتێکی خەلەت نینە ئەگەر بەو شێوازی کە کرا تەبعاً ئەمە یعنی ئەبێ ئەمە ڕاستکەینەوە. ئەو کاتێک کە سوورەتێک ناوی ئەنفال لە باسی شەڕی بەدرە با بزانین ئەمە پێغەمبەر وای کرد یا قوڕەیشی عەرەبی بێباوەڕ وای کرد. پێغەمبەر درودی خوای لەسەر لە مەدینێ لە شاری خۆیەتی وایە ساڵی 2 کۆچیە لە ماڵی خۆیەتی لە نێوان مەکە و مەدینە 400 کیلۆمەتر لە مەکەوە 400 کیلۆمەتر سوپای قوڕەیش دێ ئەدا بەسەر مەدینەدا چێ هێرشی کردو چه دیفاعی بەرگریکردنە پێغەمبەر لە لای ماڵی خۆی دیفاعی کردووە قوڕەیشی بێباوەڕی عەرەبی بێباوەڕ هێرشیان بردووە. ئەمە یەک. 2 کە شەڕ بووە لە نێو شەڕەکەدا قوڕەیشیەکان شکاون و بێباوەڕی عەرەب شکاوت چی بەجێماوە هەندێک ئەشیا شتومەک بەجێماوە. ئەوە چونکە یەکەم شەڕ و نەیاندیوە مسلمان ئەڵێ نەمە چی لەم ئەشیانە بکەین خوددا با بۆیان باسەکەم ئەشیانە ئاوها ئەبێ و ئاوها ئەبێ و ئاوها ئەبێ لەو دقەیە هیچ قوانینێکی تازەیان نییە هەندێک یەدرێ بەو کەسانە ئەوە چەکەوە ئەوە نازام چی لەو بابەتە باسی ئینسان نییە چونکە خوددا دەفەرمێ واعلموا أنما غنیمتم من شیء شیء یعنی شتومەک بە کوردی ئێوە باشە. دوای کە عومەری کوڕی خەتاب هات دوای چەند ساڵ وتی ئەمە خۆ ئەوە نییە هەرکەس شتی دەستکەوە بۆ خۆی بەرێ ئەمە بێ وەزارەتی دانین وەزارەتی جوند یعنی وەزارەتی دیفاع شتومەکێک کە لە شەڕ بەجێمێنی بۆ وەزارەتی دیفاع ئەوشی چارەسەر کرد. باشە لەو شەڕەدا پێغەمبەر درودی خوای لەسەر چیان هەبوو 70 کەسیان لەو قوڕیشە بێباوەڕ عەرەبانە ئەسیر کرد بەدیل چیان لێکردن کوشتیان وتیان نەچێ 10 کەسمان بۆ فێری خوێندەواری بکات وە سێری ئەم حەزارەتە مهمە و ئەمە لەچوە. پێغەمبەر بفەرموێ چێتان خوێندەوارن وەرن 10 کەسمان بۆ فێری خوێندەواری بکەن و بەرتانە دەین. یعنی 10 کەسمان بۆ فێری خوێندەواری بکەن بەرتانە دەین ئەمە شتێکی جوانە. باشە ئەمە شتومەکە نەژن هەیە نە منداڵ کوشتن هەیە نەژن بردن هەیە هیچ شتێک نییە ئیما منن هیچ مەبەستم چی بوو یعنی مەبەستم ئەوەیە کە ئەم سوورەتی ئەنفالە باسی ئەو ڕووداواکە ئینجا بەعسی بێدین ئەو جا بەعسی عەرەب کاتێک کە دی ئەمە بەسەر ئێمە یادەهێنێ ئاخر بەڕاستی غەدر پێشان غەدری یەکەم لە خواکە غەدر لە پێغەمبەرەکە غەدر لە چیەکە لە سوورەتەکەی قورئانیشەکە لەبەرەوە ئەمە دوو شتی زۆر جیاوازە کەواتە بەعس لە ڕاستیدا ئەمە قورئان دەبێت لە بەعس تێبگەین. بەعس فلتەرێکی هەیە تێگەیشتێکی هەیە ئەوەی بەعس ناناسێ نازانێ بەعس بۆچی واکە بڕوانە بەعس فەلسەفەیەکی هەبوو ئەیگوت چی وحدە حوڕیە ئشتراکیە مصرەکان ئەیانگوت حوڕیە وحدە ئیشتراکیە ئەبێ گەل ئازاد بێ اینجا بە ئازادی وحدە بکە لە عێراقەوە تا مەغریب وحدە ئەبێ لە پێشە ئازاد بین حوڕیە وحدە عەبدولناسر وای دەگوت حزبی بەعسی عەرەبی عێراق چی دەگوت دەیگوت نە وحدە حوڕیە یعنی دەیگوت چی معنای دەیگوت دەبێ لە پێشە بە زۆر وحدەی قوتری دروستکەین عێراق گشتی ببێ بە عەرەبی سووریا ببێ بە عەرەبی دەسەڵاتی عەرەبی لە هەموو قوترێک لە هەموو شار وڵاتێکی عەرەبی بکەین اینجا وحدە دروست دەبێ بۆ ئەوەی ئەم وحدەیەش دروست بێ لە عێراقا ئەبێ کورد نەمێنێ بێ تورکمان نەمێنێ بێ ئاشووری نەمێنێ دوای دەستیان تێچوو ورد وردگەیشتن تۆ نەدیوە من دیومە تیای ینی ئەو تەمەنم هەیە 1970 بەعس گەیشتە ئەوەی کە گوتی عێراق بەس کورد و عەرەبی تایە عەرەب و کوردی تایە تورکمان و ئاشووری و ئێزدی گوتی ئێوە بێ هەڵبژێرن یا کورد یا عەرەب نییە تشتیوامان نییە کاتە ئەنفال و کۆتایی هێنان بە فرەیی قسەکەت ڕاستە ئەمە فەلسەفەی بەعسە. بەعس ئەگەر شارێکی دروست دەکرد ینی پرۆسەی ئەنفال کە لە شوبات دەست پێکا تاوەکو ئەیلول خۆ 16 سەی هەڵەبجەش دەکەوێتە ناوی وەختێک کە هەڵەبجە وێران دەکە و کیمیاوی لێدەدا و 4000 گوند و 5000 ئینسان دەکوژێ ئەوە ئەنفالە پرۆسەکە هەر ناوی ئەنفالە. ئەی دەڵێ خەڵکی وەرنەوە و ئاوارە بوونە لە ئێران شارێکی دیکەتان بۆ دروست دەکەم ئەو شارەی ئێستا پێڵین هەڵەبجەی تازە ئەوە سەدام کە دروستی کرد لێکەم جار ناوی سەدامیەت حەلەبجە بوو یعنی شتە خراپەکە ئەنفالە بە ناوی خوا ناشرینێکە شتە جوانەکە کە جوانە ئەگە بڵێن جوان بێ ئەوەی شارێکت بۆ دروستەکە ناوێنە چی سەدامیەت حەلەبجە دوای خۆمان وەکو کورد خۆی گۆڕیمانەوە کردمانەوە بە هەڵەبجەی تازە یعنی عەبدولکەریم قاسم شارێکی دروست کردووە بە ناوی مەدینەت الثەورە سەدام حوسێن دەیگۆڕێ بە مەدینەت سەدام ڕووبارێکی لە زمانی مەلیکیەوە گوتوانە ڕووباری سێم لە بینی دیجلە و فورات دروست کرێ لە پێناوی پاکردنەوەی ڕووبارەکە ناوی النهر الثالث بوو یعنی ڕووباری سێم سەدام حوسێن ناوی نهر القائد چکە پرۆژەیەکی باشە ئەوە بە ناوی خۆیەتی خەستەخانەی ئازادی هەیە لە دهۆک پێڵێن ئەو
لە هەولێر پێ دەڵێن ڕزگاری، لە کەرکووک پێ دەڵێن ئازادی، کەرکووک پێ دەڵێ ئازادی، هەرو خەستەخانەیە لە دوهۆکیش هەیە، لە هەولێریش هەیە، لە کەرکووکیش هەیە، هەر سێکی ناوی مستەشفا سەدام دوای خۆمان گۆڕیمان کەواتە ئەی کاتێک کە ساڕوخەکەنێ بە ئێرانەوە ناوێنێ ئەلحوسین وی بە شیعە بڵێ ئەوە ساڕوخی شیعی لێتان دەدێت ئەوجا دەڵێ ئەلعەباس کارین بێژین ئەوی مەبەستاوی ئەو چەند بوو کە دینی نەشرین کرد یعنی ئەمە یەکێکە لە فەلسەفەکانی حیزبی بەعەز هەرچی بێ ئەمەی کردووە معسکەرە دروست دەکات توی تێخاڵەوە معسکەری خالیدی کوڕی وەلید دەبینی یعنی ئەم مەسەلە ئاینیەکان هەمیشە بۆ ئەو شتانە بەکاردێنێ یعنی منەظەمەیە کە لێرە خەڵکە گرێم لەم هەولێرە ناوی منەظەمەت الفاروق باشە خێرە تۆ منەظەمەی بەعەز بە ناوی عومەری کوڕی خەتابەوە کە منەظەمەت الفاروق یعنی کاتێکە خەڵک ئەیود ئەنفال چییە لەم هەولێرە شەریکەیەکی کۆمپانیایەکی بنیاتنانی دروست کرده بوو ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن سەر بە وەزارەتی نیشتەجێکردنی عێراق شەریکەت الئەنفال للمقاولات کۆمپانیای ئەنفال بۆ بەڵێندەرایەتی خەڵک وایە زانیەوە ئاوەدانەکات و لەو لاوێرانێ کردی کەواتە بەعەس لێرە زۆر گرنگە ئەمە تەبیعەتی بۆیە دەڵم تێگەشتنی کوردانەمان لە ئاین پێویستە هەتا ئیسلام بەدەستی عەرەبەوە بێ ئاوامان لێکە ئیسلامی خۆت نەبێت تێگەیشتنی خۆت نەبێ بزانە حزبی بەعسی عربی اشتراکی قال أمة عربية واحدة ذات رسالة خالدة أو خوي جا کردوتەوە لە تۆ ئەو تێگەشتنی خۆی هەیە ئەو تێگەشتنی خۆی هەیە بۆیە کاتێکە دەچێت کوێت دەگرێت دەڵێ ئوم المعارك چونکە عرب دژی عربە کە شەڕ لەگەڵ کووردا ئەکا ئەڵێ ئەنفال یعنی تۆ غیرە عربی من عربم ئاوات لێ دەکەم کاتێکە شەڕ لەگەڵ ئێران دەکا ناوێنێ ئەلقادسیە یعنی ئەوان فورسی مەجووس وای دەگوت ئەمانش سعدی کوڕی ئەبی وەقاسن دەبینی یعنی مەبەستم ئەوە بوو کە زۆر گرنگە ئەبێ ئێمە تێبگەین بزانە یعنی هەمیشە عرب هەر دیوەکەی بێ ئاین بەکاردێنێ بۆچی مانعی نییە ئەگەر دینی خوۆش ناشرینکە ئەگەر زەرەر لە دینی خوۆش بدا ئاین بەکاردێنێ بۆ بەرژەوەندی خۆی داعش چۆن موسڵی گرت لە ژێر دروشمێکە محەممەدون ڕەسوول الله ئەی عێراق چۆن موسڵی گرتەوە گرتنەوەی مووسڵ لەلایەن عێراقەوە چۆن بوو 2 ساڵ لەمەوبەر عملیات محمد رسول الله الأولى والثانية أيش هر أوي بكارهنا يعني لبروا كرد أو جلباكيا كأين بو أين بكارديني أين بو كشتن بكارنا هنا أين بو شر بكارنا هنا أين بو أشتي بكاردين دست تدخش مامسي برس مدفتن بچنت ناوا شارين كردستان جيداو زور هفولاتيان بجدار بوين اتناوا وكس بوبانداو راو سرجين خو ارستاي مكينه بفرمون با بيك وبينر بێگومان ئێمە ملەتی کورد تەنها یەک تاوانمان هەیە ئەویش ئێمە ئەمانەیە وەکو میلەتانی جیهان وەکو وڵاتانی جیهان نیشتیمانێکمان هەبێت تایە بژین نیشتیمانێکمان هەبێ ڕۆڵەکانمان پەروەردەی تیا بکەین ئێمە شوکو وڵاتانی دیکە و نازانم ئەمە ئەم حەز و ئاوادەی ئێمە بۆچی بۆ بە چقلی چاوی دوژمنانمان بۆچی دوژمنانی ئێمە هەمیشە هەوڵی ئەوایەن کەوا کورد لە ناوبارن ئێمە خاچی کەس داگیر ناکەین و هیچ کاتیش بیرمانەوە نەکردوتەوە زوڵم لە کەس بکەین یان داگیرکەری بکەین ئێمە تەنها داوای مافی خۆمانەکەین کەوا بژین ئێمە ژوک وڵاتەکانی تر ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لە هۆکارەکان یەکنەبوونی خۆمان لەناو خۆمانە لایەنەکان ئەوەتە هێن کورد لە ناو یەک بوو یان نەبووە بۆیە ئەبووەتە هۆکارێکی بەهێز بەدەست دوژمنەوە بۆی ئەنفالمان بکەن و کورد جینۆساید بکەن هۆکارێکی تر ئەوەیە نەتەوەکانی غەیرە کورد چاویان بە کورد هەڵنایەت بۆیە زۆر جار پەنان بۆ ئەنفال و کیمیاباران و زۆر شتی تر برد وەڵی هۆکارەکەی یەک نەبوونی کووردە بۆ خۆی دووەمیش بۆ ئەو سەروەت و سامانە سروشتانی کە کوردەیەتیێ لیبێ بەشکەم بۆ خۆیانی بەرن ئەگینە هەموو هۆکارەکەی ئەوەی وەکی چەند ساڵت بووری و ئەفخەبات و خزمەت هاتیەکردن یعنی لای گەلێ کورد هەمیە بەر کوردستان و عێراقی هر دمایی که و یعنی هر ظلم و زورداری بسر گره کرده هات و انفال بسر کرده هاتن یعنی الوری تا که ریکه وقتی بیشتر تا که چهار سری بوده چنده اوه کو کردستان بیت دولت یعنی حق وکی ما فکی وای روای یعنی مجد دولت آخواه بیتن وکی هر دولت در جهان همی اگر ما دولت آخواه بو افتشتهانه زحمت سری ما بچکو ایگرتن گله کم مهمه وی زمانی دشمنت کرد با انفال کرنا کردا مرام آنها پیوه بزن خلالک ناف بینام خدا هی
کە ئەم نەت ئێگرتینە و ئەم خۆ نافێک دانەت درستین گەلێکین ji ber hindê dijminê dê hewl datin enfala jî bîn terêka me û enfalit berîn û keyş çibûn sebebê xireke ve. Dî heta em nebine destek, nebine êkdeng, her ferman dêne serê me. Me hema ez xwe xelkê şingalê me. Hema li halê şingalê binêre ka zanî çawa ferman têne serî me ka ew ne afadkirin bû, ew ne ferman bû, ka şwê mastir nebû wekî a Helepçe. خودی هکم یک دست بین و هم کرد همیگ بین کس نشده من چجا کس نشده من ابد هکم یک دنگ بین و یک رنگ بین و ملت ما خر یک بید کرد کس نشده من خۆی هۆکارەکەی ڕوونە ئەمە بەداخەوە لە ژنگێک و لە ناوچەیەکە ژین کە ئەو نەتوانێت کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ژیان ئەتوانم بڵێم بە پەنجەی دەستە ژمێرێن خاوەنی هیچ نەبێ مێژوویەکێکە زۆر دووریش نەچین 100 ساڵەی پڕ لە خوێن پڕ لە یەک قبول نەکردن و کوردیش بەداخەوە بەهۆی ئەو هەموو ئاڵوگۆڕە سیاسیەی کە لە 100 ساڵی ڕابردووە ڕوویدا بوو بە قوربانی سیاسەتی وڵاتە زەرهێزەکان لە ناوچەکەیە بوو بە قوربانیەوەی کەیتر ملەتێکە تەنها داوای مافی خۆیەکە تەنها ئێوەی وەکو هەر نەتەوەیکی تر لەسەر گۆی ئەم زەویە مافی هەبێت و بتوانێت بە خاوەنی شناسنامەی خۆی بێت و بە بتوانێت چارچێوەیەکی جوگرافی هەبێ بناسرێت و ڕۆڵی خۆی بنێنە ناو کۆمەلگانی دەوڵەتیە ئەنفال خۆی پرۆسەیەکە بۆ سڕینەوەی وجود سڕینەوەی وجودی بەرامبەرەکە بە بڕای من فرە ڕەهەندە و بابەتە کوردێکێکە لەو ملەتانی کە لەم ناوچەیە بەردەوام ئەنفال کراوە جا ئەو کەسانی کە هاتوون جینۆسایدی کردوون بە ناوی جیاجیاوە هاتوون بەڵام لە کۆتاییە ئەگەڕێتەوە بۆ یەک بیرۆکە کە حزوری هەیە لە تێکستەکانە و کە پشتبەستن پێی بۆ تەقدیسکردنی لە ناوبردن و پاکتاوکردنی ئەوانەی کە لەوان نین. بەڵێ بینەرێن بەڕێز سوپاس بوو بەشداربووان کە ڕاوسەرنجین خواڕاستەی مەکردن پەیاماوان بگشتی ئەوە بوو کە ئەگەر ئەم نافخدا یەک بین دەبیتە مەزنترین پەیام بۆ دوژمنی کە نەهێلیتن جارێک دن مە ئەنفال بکەت و مە قڕ بکەتن ئەوە پەیامەکە بوو هەموو لایەنین سیاسی پێرا بگەهیتن مامۆستای بەڕێز ئەف پرسیارە کە هاتی ئاراستەکردن بینەران بۆچی کورد هاتە ئەنفالکردن ئەم ژی بێژین چ سەدەم و فاکتەرێک هەبوو کە ڤیناوەی لێ دابنیتن حتا کورد ژێرڤیناوەی بێن ئەنفالکردن تۆ بڕوانە کاتێکە بەگشتی قسە دەکەی دەڵێ حزبی بەعەس ئەم پرۆسەی قڕکردن و جینۆسایدکردنی کوردەی ناونە ئەنفال ئەمە دەڵێ بەعەس و دوجار ئەم بەعسا قیادەیەکی عسکەری و سەربازی هەیە ئەم سەرکردایەتی سەربازیە خۆ بێگومان دانیشن دوجار ئەبێ لە دەمی کەسێکە و دەرچوبی ئەموشەیە بگەڕین بە دوای ئەو کەسەی کە ئەنفالی هەڵبژارد یعنی پێشی ئەنفال بێت ئەنجامدان ئەفناوە ڕێخستی بوو ئەمە مەسئلەیەکە نە چێ دەڵێ سەرۆکی ئەرکانی جێشی عێراقی کە پێشوو زمانی سەدام ماوە لە ژیانە چی پیاڵێن ڕئیس ئەرکانی جێشی عێراقی یعنی سەرۆکی ئەرکانی سوپای عێراقی نزار خەزرەجی خۆ لە دەرێ ماوە ئەو گوتی کاتێکە قۆناغی یەکەمی ئەم شەڕەمان دەست پێ کرد ناومان نەنابوو ئەی چمەرەم و چمە بەست یعنی هەر شەڕ کۆ تۆ شەڕ دەکەی ناوێک لە دوای لێدەنی ینی ئەوە مەسئلەی لە نێوبردن و قڕکردنی کوردە لە دوای جەنگی عێراق ئێران نزیکی ئەو تەوابوونەکەی ئەمەیە مەبەستم چی بوو مەبەستم بزانێت چێ ناوە دۆزێتەوە و حتممە نێشێک لە خۆیان دۆزێتەوە وتی ئەو کات لە فەیلقی یەک کە فەیلقی یەک بەرپرس بوو لە دەڤەری لای سلێمانی وتی لیواڕووکن کامل ساجد بەتا كامل ساجد الجنابي ئەم لیوە ڕوکنەوتی زۆر متدەین بوو بەعسیە متدەینە عەرەبە گوتی ئەم پرۆسێ بەناو بنین ئەنفال چۆن وتی لە قورئانە هەیە و بە ئەم ناوەی لێ بنین چیتر شایەدە کە ئەم لیوە ڕوکن کامل ساجد الجەنابیە ناوینە ئەنفال وەزیری دیفاعی پێشوو وەزیری دیفاعی عێراق سوڵتان هاشم ئەویش خۆماوە ئەویش لە کاتی مەحکەمەکەی کە کرا لە دادگا ساڵی 2006 لەیان پرسی چێ گوتی ئەم پرۆسێ ناوی ئەنفال بێ وتی لیوە ڕوکن کامل ساجد الجەنابی جا بزانە ئەم کارە دش بە مرۆڤایەت دش بە کورد دش بە ئینسان دش بە خوددا دش بە قورئانەکەی ئەم کامل ساجد الجەنابیە کە ئەو کات لیوە ڕوکن بوو دوای سەدام حوسێن بەرزی کردەوە هات بوو بە فەریق ڕوکن ئەو جا ماوەیە کردی بە پارێزگاری عیمارە میسان ئەو جا بوو بە ئاخر پۆستی بوو بە ڕاوێژکاری سەربازی سەدام حوسێن لە کۆشکی کۆماری
لە شوباتی 1970 ئەم ناوە جوانەی تێکدا ئەم قورئانەی ناشرین کرد ئێمەی خستە بەردەم پرۆسەیەکەوە کە خوددا وای نەفەرمووە ئەم ناوەی لەم پرۆسە جینۆسایدەنە هەمان شتی بەسەر هاتەوە خۆی ئەو هەموو پلە پۆستە باڵایی بڕی بۆ لە ساڵی 1970 ئەم پرۆسەیە ناوەنەی ئەنفال لە 1998 محاولەیەکی ئینقلاب بەسەر سەدام حوسێن کرا بەێ ناجح نەبوو شکیان لە چێ بوو لە ناو ئەوانە شکیان لە کامل ساجد جەنابی یەکێ لەوانە بوو ئەوە براکەی ماوە براکەی دەیگێڕێتەوە کەواتە ئەو کات بوو بە فەریق ڕوکن مستەشاری عسکەری بوو لە قەسری جمهوری کامل ساجد ئەلجەنابی کە ئەم پرۆسەی ناونا ئەنفال لە شوباتی 88 لە شوباتی 99 دوای 11 ساڵ قسەی سەدام حوسێن بانگی کرد یەکسەر کوشتی بەبێ محکەمە بەێ کوشتی کە کوشتی دوای کوشتنەکەی ئەمە خۆی کوژرا وەکو بەسەری ئەوەی بەسەر کووردە هات خۆی بەسەری هات ئەمەی ناوی پرۆسەکەی نائەنفال اینجا دایکیان گرت بۆ سجن دایکی گیرا بند کرا لە سجن دوای ئەو خوشکەکەی گیرە لە سجن دوای ئەو کوڕەکەی کولی تازە تەواو کردبوو لە عسکەری بوو کوڕەکەشیان گرت سێ برای بە جیازی تەزویر هەڵاتن بۆ دەرێ ئەو ئەوانش ئاوارە بوون ئەنجا هەرچی ئەموالی منقولە و غێر منقولە چۆن کورد ماڵی وێران بوو هەموو پارەی گواستراوە و نەگواستراوە ئەمیشان برد تەنانەت سێ مزگەوتی دروست کردبوو یەکیان لە سەیدیە لە بەغدا ئەوی تر لە یوسفیە ئەوی تر لە عیمارە هەر سێ مزگەوتەکەشیان ناوەکەیان گۆڕی ناوەکەیان لادە ئەوەی بەسەر کوردی هێنا بەسەر خۆی هات ئەوە نەها جانەوێتە بەحسکەتن کە ئەنفاڵە و تەبەحسی تێگە و پێگەهێ وێ کرد قورئانە پیرۆزدا چ شێواز ئەم تێبگەهین باشە مە تێگەهێکی دی هەیەت بژنی جینۆساید چ پەیوەندی وانە پێکڤە هەیە جینۆساید چییە؟ جینۆساید زاراوەیەکە جوانە لە ساڵی 1948ەوە هاتە ئارە کە دەڵێت جینۆ بە مانای نەژاد ساید یعنی لە نێوبردن قڕکردن یعنی قڕکردنی نەژادێک هەر هەوڵێک حکوومەتێک بیدا بۆ قڕکردن و نەهێشتنی نەژادێک قەومێک لە نێوبەری یان دینێک لە نێوبەری یان ڕەگەزێک لە نێوبەری هەر وەکێک وایە فرعون چۆن جینۆسایدی کردووە یذبح ئەبناءهم جینۆسایدی فرعونی جینۆسایدی چییە ڕەگەزیە نێر لە نێو دەبێ ژنەکان دەهێڵێتەوە دەبینی جینۆسایدی بەعەت جینۆسایدی قەومیە ئیتنیە یعنی چی دەکا کورد لە نێو دەبا عەرەب دەهێڵێتەوە بەم شێوازە اینجا تەرحیلەکە هەر جینۆسایدە تەبعیست دەکا هەر جینۆسایدە تعریبت دەکا هەر جینۆسایدە لە هەمان کاتیشدا کە لە ڕووی کەلتوریەوە ڕەنگە هەندێک کەس بڵێن ئێمە وامان لە کورد نەکردووە ئەوەی زمانی کورد ئەوەی کەلتوری کورد ئەسڕێتەوە ئەوی جینۆسایدی کەلتوریە جینۆسایدی ئابووری هەیە جینۆسایدی کۆمەڵایەتی هەیە جینۆسایدی فیزیکی هەیە هەموو ئەمانە لە ڕاستیدا جینۆسایدن جێی کراوەتەوە لە چوارچێوەی یاساکاندا ئێمە زۆر گرنگە هەوڵەکانمان بەردەوام بێ نەک لە عێراق لە ئاستی نێودەوڵەتی ئەنفال بە جینۆساید بناسێنین ئەو کات ئێمە دەتوانین مافەکانی خۆمان بە تەواوەتی وەرگرین و قەرەبووی زیان لێکەوتوان بکەین باش پشتی ناوڕێ نەف خزمەتە جانەبێتە بینەرین بەڕێز بێن بەدانەکە کورت و دەهی نەف جواتەوەین بەڕێز بەێ بینەرن بەڕێز دووبارە سڵاف وەبن گەلوەدای نەبوو پتر درژە بێدان سەر ئەvێ خەلەکێ و ئەنفال نەهێلانا فرەهیە مامۆستا نەف سەر تەوەرێخۆ ئایا بوو چ سەدەم ڤەدگەرینی کە هەندێک پێژن ئۆڵ ئانکو دین پرۆسا کومەلکوژیە ئەدگەلدایە یانکو سەرچاوێ دینە ئەو پرسیارە هەیە ئەو کەسی کە شارەزایەکی هەبێ لە ئاینەکانە بەتایبەت لە هەرسی ئاینی چۆنەڵێ ینی مەسیحی و جووەکان و ئیسلامدا ئەو پرسیارە دەکرێت دەڵێن ئەرێ ئێمە کە قورئان دەخوێنەوە دەبینین خودداش گەلانێکی لە نێو بردووە دەڵێن ئەوە نییە قەومی نوح ئیمان ناهێن و خوددا لە نێویان دەبا دەڵێن ئەوە نییە ثەمود لە نێو براوە ئەوە نییە عاد لە نێو براوە ئەوە نییە مەدیەن لە نێو براوە ئەوە نییە فرعون لە نێو براوە خۆی و دەستام و دەستەکەی دەڵێن ئەی ئەوە چییە ئەش خۆ پرسیارێکی ڕەوایە وەکتی قورئان دەخوێنی دەبینی بە شێوازێک لە شێوازەکان ئەمانە دیوە لە قورئاندا بەس پرسیارێکی زۆر گرنگ هەیە قورئان خوێندنەوە وردەکاری ئەبێ بزانی خوددا ئەم کاری کە کردوێتی ئێمە ناتوانین لە خوددا بپرسین ئەمەت بۆ کردووە چونکە خوددا دەفەرمێ لا یوسئەل عما یفعل ئەوەی بڕوای بە خوددا بێ دەبێ ئەوە بڵێ بەڵام خۆ خوددا ئایا بە بەردەوامی ڕێ بەمە داوە
خدا لەبەر حکمتێک کە خۆی دەیزانێ هەتا قۆناغێک ئەم کاری کردووە بەڵام ئەویش سەبەبی هەبوو فاکتەری گردردونی نه فاکتەرەکە چییە؟ فاکتەرەکە گەلانی پێشوو گوتویانە بەڵگەیەکی زیندوو کە خدا دەفەرمێ مەسەلەن موسا و هاڕون موسا و هاڕون کە ئەڵێ بی ئاياتینا ئەو ئاياتینایە چییە؟ وتم جاری تر گوتومە ئاياتی منظور ئاياتی بینراو هەیە معجزات لە سەردەمی ئەقوامی پێشوو معجزات هەبوو دەیانگوت خدایە تۆ معجزەیەکی حەقیقیمان پێ نیشاندە ئەگە بڕوامان نەکرد لە نێومان بەرە معجزەکە هاتە بەردەمیان ئەوە ناقەکەی و ئەوە ئەوی ترە و ئەوە ئەوی ترە بەم شێوازە بڕوایان ناهێنا کە بڕوایان ناهێنا لەسەر سەکەی خۆیان لە نێو دەچوون ئەم حاڵەتە بە بەردەوامی لەگەڵ قەومی نوح بووە لەگەڵ ثەمود بووە لەگەڵ عاد بووە لەگەڵ مەدیەن بووە لەگەڵ فیرعون بووە کەی کۆتایی پێهات ئەو کاتە کۆتایی پێهات کە خدا فەرمی وەلەقەد ئاتەینا موسى الکیتابە اینجا ئاياتینا نا معجزاتی ڕاگر خدا ئاتەینا موسى الکیتابە کەی من بعد ما أهلكنا القرون الأولى ئەوانەی پێشوو ئێهلاک بوون و لە نێو چوون بەڵام هەندێک لە مفسەرکاران ناڵێن ئەو هیلاکە لە ناوچوونە معنەوی بووە نە جەستەی هەموو دیارە لە نێو چوونە لێرەوە لە سەردەمی موسا ئیدی خدا ئاياتی گۆڕی بەنووسراو کە گۆڕی بەنووسراو خدا بڕیاریدا ئیدی معجزات ناهێنێتەوە پێغەمبەر بڵێ معجزەیەکتان پێ نیشانە دەم بڕواتان کرد باشە بڕواتان نەکرد لە نێو دەچن ئەوەش ڕەحمەتەن بۆچی ڕەحمەتەن چونکە خدا دەفەرمێ بۆچی لە مەودوع ئێستا خەڵکێکی هەڵێگە خدا هەیە بە ئەم ڕۆژە بکا بە شەو بە ئەم شەوە بکا بە ڕۆژ باشە ئەگەر خدا وای کرد و باوەڕی نەهێنا لە نێوی دەبا دوای خداش بڕیاری داوە لە سەردەمی موساوە وەلەقەد ئاتەینا موسى الکتاب من بعد ما أهلكنا القرون الأولى هەموو تەفسیرەکان بگەڕێ دەڵێن خدا ڕەحمەتەن بە ئینسان ئیدی کۆتایی بەمەهێنا نەک معجزەمان پێی نیشەندە چونکە زۆر کەس وایە ئەڵێ کاکە توی ئەو شتم بۆ بسەلمێنە ئەگەر ئەوە نەبوو من خۆمە کوژم ئاخر ئەگەر نەبوو خۆتەوێ بکوژ بەڵێت نەتیجەی دەما مستا ئەو ڕەئیە چەند کەسەکە بووە و هەموو کەس ناو چوینە ئەوە چت گەهینیتە مەبەستم ئاخر ئەو کەسێک کە لە نێوچوون بێ باوەڕان لە نێوچوونە بۆیە خدا گەسێری قورئان کە دەیگوت باوەڕداران دەرچن ئەو شوێنە بەجێ بێڵن ئەو کات بێ باوەڕەکان لە نێو دەچوون ئەم حاڵەتەی کەوا باوەڕدار دەردەچێ و بێ باوەڕ لە نێو دەچێ ئەمە کۆتایی پێدێ لەکەیەوە من بعدی ما أهلكنا القرون الأولى ئەمە هەموو تەفسیرەکان لەمە متفقن ئەو جاوەرە پێغەمبەر درودی خوای لەسەر کە داوای معجزە بکات لە خوددا ئەگە بە قسەی نەکەن ئەوانش لە نێو دەچن خدا دەفەرمێ وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأول خدا دەڵێ ئیدی ناکەین نانێرین بۆیە دەبینی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوەی بە پێغەمبەری دەکەن ئەوەی کە لی دەدەن ئەوەی کە لە تائیف بەربارانێکن سەری ئەشکێنن لە شەڕا لە چۆ بزانە قوڕیشی چی لێ بەسەردێ ئەوە لە سەردەمەکانی پێشوو وایە کە مەکە بەجێ دێڵێ مەکە لە نێو دەچوو هیچ دەستە کەس نادە کەواتە بێ بزانین لە سەردەمی تەوراتەوە من بعد چۆن دەڵێ وەلەقەد ئاتەینا موسى الکتابە یعنی تەورات لەگەڵ دابەزینی تەوراتە ئیدی شت بوو بە عەقڵ ئیدی نەما داوای معجزە بکەیت و ئەخوا ئەوەم پێ نیشاندا ئەگەر نەمکرد ها بزانە لە سەردەمی عیسا گوتیان چی ربنا أنزل علينا مائدة من السماء کە داوا دەکەن هل يستطيع ربك أن ينزل علينا مائدة من السماء أخوتي نابي أقببه ربنا أنزل علينا مائدة من السماء خدا فرموي أو كاتا أجر أما هاتو نبو عذابي كدرين كخلق تروا عذاب نادري فرقي هي كدليل حسي وملموس وشاود بو بيو بالرأي بيانكي عذابك زياتر لويك هيج نابيني تو بعقل إيجدكي كواتا أما زور قرنقا أو جا ليرة وجاري كتير خوا سبحانه وتعالى يا ساكاني لتوراته وبو أم سردمو حتى قيامة قوري هموش كان ولا تزر وازرة وزر أخرى إيدي كس جناحي كس هالناقري كل نفس بما كسبت رهين هركز مسؤولة لجناحي خوي لبرو تماشاكي پیغمبر لمدينة ومكة هو فصل بوه پیغمبر لمدينة وبيباور كان لمكة أي خوا مكة بو ويران ناكا نايكا أي لطائف برباران كان بو ويراني ناكا نايكا بيني أما لبر أوي بو يتشونك وما أرسلناك إلا رحمة للعالمين لبر أو كسي قرآني خوان دوا بيع قدار بيه أو أقواماني كخدا لنيوي بردون لبر بيباوري لبر أو بو بلغي زندوي برچاويان داوا كردو بروايان بيانا كردو لنيو چونه لدواي دابزيني توراتو أما نمايدي نبلغي برچاومان داداتي دل بخوتان تماشاي كون كانوا سنوريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق نها خفتنا قديجي تذكر ما مستأف حالات السروشتية هنا الريدان وكو رابون آفيان كفيازان لهي كدرست بن خلقك هيد بجيتن
چ جداهیت ناوبەرا vê enfalkirinê heye keşlayê xwedayî ve têtekirin û ewa ke xelkanekî tir diketin. ئەمەش تێگەشتنێکی هەڵەیە کە زۆر جار خەڵک بۆ ئەوەی خۆی لە شتێ بشارێتەوە بدزێتەوە ئەڵێ کاکە خوا هێناوێتی خدا فەرمووی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەرێ خێرە ئەوەندە ساڵە نابێ و دوای لە پڕێکاوە ئەبێ ئەم تێکدانی یاسای گردونە خدا من كل شيء موزون خدا دنیای دروست کرد بە هاوسەنگی ئینسانەکان ژینگە پیس دەکەن مەگەر ناسا واناڵێ و مەگەر EPA واناڵێ و مەگەر ئەوە پسپۆڕێتەکەی منە کەواتە مرۆڤەکان دوجار دێن لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ملیۆنەها کارگە ملیارەها ئۆتۆمبیل لەسەر ئەرزە هەموو بەرژەوەندیە بەرژەوەندی ئابووری سەرنجام ژینگە پیس دەبێت کە ژینگە پیس بوو ئێستا 10 ملیار تۆن گازی دووەم ئۆکسید گازی دوانە ئۆکسیدی کاربۆن لە هەوادایە ئەم ئەرزەی کردووە بە یەک چۆن دەڵێ گۆیەکی گەرم سەرنجام ژینگە تێکچوو ئەمە هەموو تێکچوو مرۆڤەکانن تێکی دەدەن کەواتە ئەگەر سیستەمی کەون تێکچوو ئەوە خدا نەیکردو تا بڵێ خدا بۆ واکە ئەوە مرۆڤە ئەو کاری دروست کرد دەمان بەحسا ئەنفالکردنێت کەین ماوەست ئەنفالکردنا gelê کورد کە هاتیە ڕوودان و نها ئەم بەحسا یاداوێت کەین ئایا ئەف چەندە قابلیەتە وێ چەندێ هەیە کە جارێک دن مەترسی هەبیتن سەر gelê کورد یانکو gelê کورد حەذر و خۆهوشیاری هەبیت هەمبەر vê چەندێ بەڵێ لەبەرەوەی خدا وەکو گوتم بڕیاری فرەییدا بڕیاریدا خدا سزای کەس نەدا لە دنیاە بڕیاریدا بێباوەڕە بی باوەڕدارێ بی خوا بە ئیسمی ئەڕەحمانی خدای هەمووانە ئەم بڕیاردانە خدا فرەیی لێمان دەوێت ئیدی لە ئێستاوە بزانین ئەنفال چییە هەر کەس کۆتایی بەم فرەیە بێنێ کاری ئەنفالی ئەنجام داوە ئەوەی نایەڵێ گەلێک بە زمانی خۆی بخوێنێ ئەنفالی ئەنجام داوە ئەوەی کانیەکانی وڵاتێک وشکەکە ئەنفالی ئەنجام داوە ئەوەی کەوا چۆن دەڵێ ژینگەی وڵاتێک بە هۆکاری چۆن دەڵێ نەتەوەیی و ئەم بابەتانە تێک دەدا ئەنفالێکی ئەنجام داوە ئەوەی کەوا لە ڕووی کەلتوری وڵاتێک تێک دەدا ئەوەی سامانی کەلتوری تۆ دەبا و دەیتزێ و دەیکا بە ناوی خۆی ئەنفالی کەلتوری ئەنجام داوە بێ هەموو ئەمانە بزانین کەواتە ئێمە ڕەنگە ئەنفالی فیزیکی بەجەستە لەگەڵمان نەیەتە بوون بەڵام ئەنفال بە شێوازە کەلتوریەکەی بە شێوازەکانی دیکەی هەر بەردەوامە لەگەڵماندا ئەی ئەوە مانای چیە تا ئەم ساتەوەختە ئێستا عێراق ڕەنگە بڵێ من ئەنفالی ئێوەم نەکردووە دەڵێن ئەنفالی کەلتوری بەپێی دەستور زمانمان زمانی فەرمیە ئایا لەو کەرکووکە بەرەو خوار ئێوە نەهاتن هەموو شتەکانتان سڕێەوە و زمانی کوردیەکەتان لادا و وەنیە زمانی کوردی لە بەغدا و لە شوێنەکان نایەتە خوێندن و وەزارەتی عەدل لۆگۆکەی گۆڕی لە بەغدا نازانم چوو زمانە کوردیەکەی لادا مەحکەمەیەک دادگایەک یعنی ئەمە هەمووی چییە هەمووی ئەنفالە بە جۆرێک بێدەنگیە هەر 57 وڵاتی ئیسلامی سەبارەت ئەنفالکردنا gelê کورد ئەوژی جارێک دن تاوانەکەتر نییە بەرامبەر gelê کورد هاتیەکردن بەدڵنیایی چونکە ئەوان لە هەموو کەس چاکتر دەزانن دەبواە ئەوان بیان گوتایە کاکە قورئان هەر وشەکەی ناوی ئەنفالە ئەم ئەنفالە ئەو ئەنفالە نییە حزبی بەعز غەدری لە وشەکە کردووە غەدری لە قورئان کردووە ئەبوای ئەوان ئەو قسەیان کردایە بەڵام بەداخەوە وەکو گوتم ئێمە چاومان لە ئەزهەر بوو کەچی ئەزهەریش لە ڕێفراندۆمەکە ئەویش وەکو خەڵکی تر دش بە ڕێفراندۆم و دش بە سەر بەخۆی وەستایەوە جاری بڵێ دەسێتت خۆشمامۆستای بەڕێز جارێک دن بەشێ دوێ دەچینەت ناوا شارین کوردستانێدا و پرسیارەکە دیهاتی ئاراستەکردن بۆ بینەرین بەڕێز بفەرمونون پاپێک دەبێت بێگومان یەکەم شت ئێمە کورد هەموویە بە یەک دەنگ بێ ئەبێ هەموو یەکگر بێ بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو بیری بۆ چۆنەکانەوە ئێمە چونکە یەک دوژمان نابێت دوژمنەکە دوژمنی هەموو کووردە دوژمنی یەک حەزب نییە دوژمنی یەک لایەن نییە دوژمنی یەک کەس نییە ئێمە گەربیر بکەینەوە ئەوەی کە هاتوتە سەر دەسەڵات لە هەموو وڵاتانی جیهان یەکەم شت چایان لەسەرەوە بۆکەوە کورد لە ناوبەرن بۆ لەوەی کە خۆشیان خاوەنی ئەوە بوونکەوە کۆمەڵی کەسانێک لەسەر وڵاتەکانی ئاژری کە پیان ئەوترێت کورد ئەم کووردە بۆچی وای لێ بکرێ ئێمەش ئەوەمانوێت کە کورد هەموو یەکگر بێ لە هەر شوێنێک بێ لە هەر وڵاتێک بێ لە هەر جێگایەک بێ کورد هەموو یەک دەنگ بێ یەک نەبوونمان یەکێ بۆ لە هۆکارەکان بۆیە بە یەکبوونمان و پەیوەندی باشکردنمان لەگەڵ دراوسەکانمان و بەرەو پێشبردنی دۆزی کورد ئەتوانین زاڵ بین بەسەرەوەی کە نەتوانین هیچ گەل و نەتەوەی کوردوان فال بکات وەڵای من وەکو گەنج هیوادارم ئەم هێزە سیاسانەی ئێستا کە هەن لەسەر کای سیاسی هەمیان یەک شت بن هەمیان یەک هەڵوێز من لە ڕووی هەموو بوارەکانی ژیانەوە ئەو کاتا توانین سەرکەوتوو بین بەسەر دوژمنان بەرامبەریوانە ئەم وصل بەرامبەریوانە پڕۆستین ئیگرتنێ یعنی حزب و حزباتی و ئەفتشتە نەبیتن وەک وڵاتێک ئیگرتی ئەم هەمی وەک یعنی کورد خوب دەینە پێش و ئەم خوب کەینە ئێک بەرامبەریوانە وەختیان بووینە
گەرەک ئەو زەحمەتەیە کچتن تشتێکی وسڵ سەری قاومێکی وەکی کوردۆ بینیتن ئەلوی سەردەمی ئەێ هێزران فاڵە سەرێوانەدا تشتێش خراکە باشترەوە ئەم هەمی پێک بە پێک دەست پێک دەنگ گەلێک بین ئەس بێژم ئەم دێ والوانەکەین ئەوی تشتی سەری خۆبی نەدەری و جارەکە دیێزرا ئەنفالکردنێ نەکەن گەل کووردا چونکی ئەوە هاتیە سەرێمە و ئەنفالکرێت ئەف ئەنفالت هاتنە سەرێمە کووردا بەسیمانە وێل سرا سەرێواندا ئەم ببەنە ئێک دەنگ ئەم بنە ئێک دەست بەلکی ئەم مافی خۆستینێ بەلکی فەرمان بەستێنە سەرێمە شنگالێ بگرا هەتا کی ئەردی کوردستانی بێ هێویدان هەر چارپەرچێت کوردستانی بەنە دەستێک بەلکەم دگەنە حەقی خۆ ئەمە حەق العراقی دەنینە مافێمە کوردان نینە العراقی دژمنی مەشمە قووەتر بوو شمە پارەتر بوو شمە پەمیتر بوو دیان فاڵش سەرێمە دۆی دەخۆرێ بەشێکە کورد هەمیەک بن کەسێش ئەم فاڵش ماستری نەب ئەم فاڵە خلاص بین نەب چتش نەب داعش خلاص چتش نەب خلاص نەبوو ئەم دی هەر بەرچینگی وەگیری بە بۆچوونی من ئێمە ئێستا سەردەمی دیجیتالایزیشن و سەردەمی گلۆباڵایزیشن سەردەمێکە دەبێت ئێمە زۆر هەنووکان یعنی ئێستایی بژین دەبێت کەڵک لە پێشهات و پێشکەوتەکانی سەردەمی ئێستا وەرگین و هەڵ بدەین تا ینی لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانە بتوانین ژینگەیەکی وا فەراهەم بکەین کە ئێمە نمونەیی بین. پێویستە پەرلەمان یاسا دەرکات و فشار دروستکات و پێویستە دەسەڵات و حکوومەت بیر لەوە بکاتەوە کە جینۆسایت ببێتە یەکێک لە ئەو بابەتانەی کە لە پەروەردەیە خوێندرێ بۆ ئەوەی ئەو ناوانەی کە دێن ڕابردوی خۆیان لەبیر نەکەن چونکە گەر ڕابردوو نەناسی ئەمڕۆ لە بۆشایی ئاژیت و ناتوانانی بە سبەینەیەکی باشت هەبێت. بینەرن بەڕێز سوپاس بۆ بەشداربوویان کە ڕاو سەرنجین خۆ ئاراستەی مەکردین ئەت بەشێکێدا و بەشێ دوێدا و چەندین بەشێ دیترژی بچنێت ناوە هەفڵاتین کوردستانیدا پەیاماوان هەر ئەوەیە ئەگەر سیاست مەدار یەک بن ئەف حاڵاتین هەنێ دووبارە نابن گەلی کورد ناهین ئەنجامدان. مامۆستی بەڕێز ئەگەرم سەحکەینە پڕوسا ئەنفاڵی کە هاتی ئەنجامدان دژی گەلی کورد بێگومان بەگراوندێک هەبوویە خەلفیەک هەبووە سەروێ چەندێ بزانین چ بەگراوند و خەلفیەک هەبووە پش ئەنجامدانە ئەنفاڵی چی بکەین وەکو ینی ئەو پرسیارە گرنگە یعنی چی بکەین وەکو چارەسەرێک یا با بڵێن ڕێگریەک زۆر گرنگە لەم مەسەلێ گرنگەکە لەوە سەرچاوە دەگرێت وەکو گوتمان ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا لە ڕووی سەربازی لە ڕووی فیزیکی و جەستەیی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ژینگەیی لە ڕووی کەلتوری دەوروبەرمان بیریان لەوە هەیە لەگەڵ ئێمەدا لە جینۆسایت بەردەوام بن ئیتر لە ژێر ناوی جیاوازە ڕۆژێک ناوی ئەنفالە ڕۆژێکی دی ناوی شتێکی ترە ڕۆژێکی دی ناوێکی شترە هەموو ئەو کەسانی کە دوژمنی کوردن پەچیان ناکەوێت ناوێک دەدۆزنەوە بۆ ئەوەی کەوا ئێمە قڕ بکەن لە ڕاستیدا بەڵام زۆر گرنگە ئێمە ئەگەمان لە سێ وشە بێ یعنی هەمیشە دەڵێم زمان و زەمان و زەمینە مەبەستم نییە وشەکان ڕیسکە مەبەستم ئەوێ هەتا زمانێک مابێ جۆ لە زمان بگرێ ئێستا ئەوروپا لە فاشیزم دەترسن لە نازیزم دەترسن لە جۆرێک لە ئەم تونڕەوی کە ئێستا لە ئەوروپا سەری هەڵداوەتەوە بە شێوازی فاشیزمی نوێ لێ دەترسن چۆن دەیدۆزنەوە چێ ئەم عەقڵەتی هەیە دەیەوێ ئەوانی دیکە لە نێوبەرێ دەیەوێ یەک ڕنگ لە ئەوروپا هەبێ دەیەوێ مسلمانەکان دەرکا بۆ نمونە ئەوروپا زۆر زیرەک و زۆر وریان لە زمانی هاوڵاتی تێدەگەن ئەو وشەیە وشەیەکی فاشیزمانەیە ئەو کەسەی کە بە یەکێک دەڵێ مەیمون ئەوە نییە پێی گوتبێ مەیمون مەبەستێکی هەیە پێی گوتبێ ڕەش مەبەستێکی هەیە پێی گوتبێ نیگرۆ مەبەستێکی هەیە مۆزێکی بۆ هەڵدابێ مەبەستێکی هەیە ئەوە ناخی ئەو ئینسانە نازیزم و فاشیزمی تێدایە دەبێ ئێمەش ئەو دەوڵەتانەی کە لە چواردەورمانە هەن و کوردستانیان بەسەرا دابش بۆ زوو جویان لێ بگرین چ دەڵێن باش نییە یعنی لەسەر وەقتی 16 ئۆکتۆبەریشا دەرکەوت لە 16 ئۆکتۆبەرها ئەگەر بیرت بێ و بە جوانی جۆ لە وشەی بەرپرسانی بەغدا بگریتەوە و ئێستا جۆی لێ بگرەوە عەقڵیەتی ئەنفالکردن و جینۆسایدکردن لە مێشکیانەوە بێن لێت دێت هەستەکەی بۆنی هەیە هەستی پێکەی ئەو شانەمانێکی کوردستان نییە ئەقلیم نییە یاڵە شیمالی عێراق ماف نییە هەر ئەوەیە خەتی سەوزی چی و خەتی شینی چی و نازام چی هەمووی تێگەی ئاڵای کوردستانی بلینکەی فتنە دروست ئەبینی کەواتە لە ڕاستیدا ئەمانە هەمووی زمانەکەیە هەمووی زمانەکەیە زمانەکەش هەر سەلماندی ئەو زمانە ئەو زمانە ئەو زمانی ئەو زمینەیەش هەر سازە
ئەو زمینیش هەر سازەکەواتە هاوڵاتیان ڕاست دەکەن تا ئێمە وریان نەبین ئاگدار نەبین کەواتە هوکەر و فاکتەر چنم بهینە پاڕستن کە دووبارە نەبیتەوە یەکەم شت ئەبێ پەیامەکانی ئەنفال ئێمەی کورد پەیامەکانی ئەنفال بە هەموو شوێنێک بگەێنین یەکەم شت پەیامی ئەنفال بە خۆمان بڵێن تۆ بزانە ئەم کوردە ئێستا چی بەخۆیەکە ئەم کوردە لە ڕووی حیزبی لە ڕووی سیاسی لە ڕووی ناوچەیی لە ڕووی عەشیرەتگەرایی یعنی کۆک نابێ لە کاتێکدا باشترین شایەدێکەوە سەلماندی کورد هەر کوردە کورد بەر ئازانی ئەنفالچی سەلمان کورد بەر لەوەی ئینتیمابێ وجودە بە کوردی یعنی چی یعنی بەرامبەرەکەت و دوژمنەکەت پێش ئەوەی بڵێ تۆ سەر بەچی حیزبێکی سەر بەچی دینێکی تۆ هەر کوردی لە لای ئەو ینی چۆن یعنی ئەو کاتێک کە خەڵکیان ئەنفال کرد دانیشتوانی خەڵکی کوردستان لە کەسیان پرسی تۆ مسلمانی یا مەسیحیت لە ئەنفالکراویان پرسی کە ئایان بردن و 1970 کەسەکە لێیان پرسی تۆ ئیسلامیت یا علمانیت لێیان پرسی تۆ ژنی یا پیاوی لێیان پرسی تۆ سەربەچی دینێکی ئەها دوژمن چۆن فەرقی نەکردی کەواتە دەبێت ئێستا تۆ ئەو هەموو ناسنامە لاواز و ئەو هەموو ناسنامە فەرعیانە لادەی کورد لە دیدگای بەرامبەرەکانیدا بەر لەوەی ئینتیمابێ وجودە بەر لەوەی ئینتیمابێ وجودە بەر لەوەی ناسنامەی لاوەچی هەبێ یەک ناسنامە هەیە کە کوردە کەواتە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە دوو پەیامی دووەممان دەبێ بە دەوڵەتانێک بڵێن کە بە نیازن بە هەر جۆرێک لە جۆرەکان جینۆسایدمان بکەنەوە لە ژێر ناوی ترە پێیان بڵێن کورد زیندووە کورد زیندووە ئەنفال لە نێومان نەبا و ئەم پرۆسانی کە بەسەر کووردە هاتووە لە نێومان نەبا و 73 فرمان ئێزدی لە ناو نەبا لە نێو ناچێت ئەمە جەعلە ئەمە ویستی خوددایە دەبێت کورد هەبێ جا کەس بە ئەو محاولەتانە دووبارە نەکاتەوە کەس دووبارەی نەکاتەوە یەکێک لەو بەتەمەنانەی کە دیم لە نوگرە سەلمان بوو گەڕابووە مامۆستای ئاینی بوو لەگەڵ گوندەکەیان ڕاپێچیان کرد لەگەڵ گوندەکەیان ڕاپێچیان کردو بە منیە گوت بە ڕەحمەت وفاتی کردو لە 89 پێی گوتم وتی مامۆستا عەبدوڕەحمان من لە قیامەت ناترسم وتم چۆن واڵی تۆ مەلای گوتی ئەوەی پیشانی منیاندا و ئەو وەسفانەی خوددا لە قیامەتە باسی دەکات من هەموویم دیوە لە نوگرەتە سلمان بینی ئەڵە چی یعنی مەبەستم ئەوە بوو ئەیگوت ئێستا ئیمانم لە جاران بەهێزترە ئێستا دەزانم دوژمنی کورد چی بە کورد دەکات و نەپرسی تۆ مەلای تۆ قورئانت لە پرسیاری ئەویان لێ نەکردم هەریان گوت تۆ کوردی فەرقت چییە کەواتە زۆر گرنگە داگیرکاران وڵاتانی دی بزانن کە کورد نامرێ مادام خدا فەرمووی جەعەلناکم شوعوبا وقەبائیل یعنی ئەمە ویستی خوددایە کە گەلان هەبێ ویستی خوددایەکە سێ ئەم ڕێکخراوە نێو دەوڵەتیانە ئەم UN ئەم ئەنجومەنی ئاسایشە ئەم دەوڵەتە زل هێزانە با بزانن ئەرێ کورد بۆی بەسەر دێ لەبەرەوەی دەوڵەتی نییە لەبەرەوەی خاچی خۆی هەیە بەڵام دەوڵەتی نییە ئێمەتان دابش کردووە وەکو ئاردینیە و دڕک بەسەر ئەو دەوڵەتانە ئاوامان لێ دەکەن ئەو دەوڵەتە خوا نەکە ئەو دەوڵەتە گە دیموکراسی بێ ئێستاگە من لە سویسرا بوو مای مشکلم نەبوو وەنیە خەڵکی سویسرا لە 1970 بە ئەڵمانی دەدوێن لە 10 بە فەڕەنسی دەدوێن لە 100 ئەوەندەی بە ئیتالی دەدوێن لە 100 ئەوەندەی بە ڕۆمانی هەمووشیان یەک دەوڵەتی دیموکراسین خاکرێ ئێرە ئەوە نییە تۆ ئەگەر بەتەمای کۆم کەیتەوە لەگەڵ گەلانی دیکەدا وڵاتەکە دیموکراسی بکە ئەگەر ئەمە فکری گەلانی سەردەستە و منت لەگەڵیان داناوە ئەنفالێکی ترم دەکاتەوە لەبەرەوە زۆر گرنگە کە ئاگەمان لەم خاڵە بێ بۆ کۆتایی هێنانی سەرەکی و ئەساسی و بنەڕەتی بۆ ڕێگرتن بە دەوڵەتەکان بڵین کە کارەساتمان بەسەردێ دەستان خۆش بێ پشتگیریمان دەکەن پشتگیریمان دەکەن بەس ئەگەر دەتانەوێت چاکەمان لەگەڵا بکەن پێشگیری بکەن لەم کارەساتە با بەسەرمان نەیە بەچی پێشگیری دەکەی لە کارەسات بەسەر کوردانەیە بیکە بە دەوڵەت کە جەنابێت ئاماژەدەوەی چەندێک کە کورد دیندارە بوو دینداریە چەندە گرنگە کورد دیندار بیت بوو ئەوەی دین خزمەتە کوردی بکەتن کورد ئاینی ویستووە بۆ ئاشتی خەڵکانێک شەڕ بە دین دەکەن شەڕ بۆ دین ناکەن خەڵکانێک شەڕ بە دین دەکەن دینە هێنێ و شەڕی پێکا لەگەڵ ئێمە بەڵام دین نینەکەن شەڕ بۆ دین ناکەن شەڕ بە دینەکەن کورد نە شەڕ بۆ دینەکە نە شەڕ بە دینەکە ئاشتی بە دین دەکا و ئاشتی بۆ دین دەکە زۆر سپاس مامۆستای بەڕێز کە تا دومایە گەلمەداوەی و ئەفهەمی یاختنین جوان تا ئاراستەکردین دەستێتت خۆش بینەرین بەڕێز وی ئاوای دەهینە دومایاوی خەڵکیژی زۆر سپاس بووین بەڕێژی کە گەلمەدا بوون
هێڤیامە ئەوە مەشیابیتەن خزمەتێکی پێشکەشی وە بکەین و هێڤیامە خدای مەزن ئەوە گەلێ کورد ئارامی و خۆشیێدا بژیت و کورد ببیتە دەولەت داکو ئەف هەموو نەهامەتیە بسەرێمە نەهێن ببینە بخێر و شاد.